دەمەدەمی ڕۆژاوە تۆم دیماندوم حەساوە یاخوا بەخێر بێیتەوە شلکە ڕیحانەی ساوە یاخوا بەخێر بێیتەوە شلکە یاخوا بەخێر نێیتەوە دەواز بێنە ئاگار لە وەزعم نییە بێنە مۆبایلەم بەرێ ڕووی خۆم شحنیتیانە دەبێنە بە چاوی تۆ پێم نییە ئەی ئەوە نییە پێتەیە ئەمدا بێنە ماڵە ئاوا بێ ئەها بەسەری تۆ من مۆبایلم پێ نییە مۆبایل منی پێ یعنی چی؟ یعنی ئەم مۆبایلە ناڕەسەنە منی کردو بە دیری خۆی کورە بابە خۆ هەردووانی عالەمێکی دووشی ئیدمان کردو دەبێنە ئاخر تۆ جۆ بگرە چی پێەکەی خۆ بۆ خارج ومانیش قسەی پێ دەبێنە نادەخەمی ئەوە بای بەدەو عیش ناکە ئەوە هەواڵێکی ئەو برایەم ئەپرسم یەک دەقە بۆچی کامە پۆلیسەکە؟ پۆلیسەکەڵم بزانم بۆ خۆ بۆشتیان نێەوە ناشێ دیسانە لە کاتی واجبا خەوت بێتەوە نا ئازانی شێ نەکبەتە چووە قومارخانەیەکی داخستووە قومارخانەی داخستووە جاوا ئەقڵە بۆ قومارخانەی ئەوەیە تەنسیقی لەگەڵا بکەیت و لەگەڵی ڕێکەوی یا بچی دایخی کورەیتر نەکبەتە هاتۆ بەسەریا دایخستۆوە دەبێنە بەخوا مادەم بۆ ئەو تەلەفۆنەکەی بەوەی من بۆی مەکە بێنە ئەوە پیاەوە نییە وحدەتی یاسەرە بکەی هی ئەوەی بە قاپی ئاسکرێم قسەی لەگەڵا بکەی ئەشهەدوو ڕازەکەی حەق نییە بە قاپی ئاسکریمش قسەی لەگەڵا بکەی ئەوە حەقای هاواری لێ بکەی بڵێی هۆ حەمەکەیم هۆ بەڵێ هۆ ئەوە چییە؟ بابەکەی تۆ برای منیکەی تۆ ناوە حەمەکەیمە تۆ شارەوانی نیت؟ ئەمە شارەوانیشی هاتووی ئاوای عازمانەکەی تو بەرخاپێکە پێگرتوین من ئێوەی ئاجەکەم من هاتوم سەر و دڵی ئارە وەڵا سەر و دڵی گرتینە چی؟ ئەی تو سەری ئێوە بەردەمی عیادە ئاوا بێ ئەم هەموو کارتۆنە بەتاڵە و ئەم هەموو دووربینی حەج و نادان بنێشتە تاڵ و شتی دنیاتان لەو بەردەمی عیادا کۆ کردوێتەوە چۆن عیادەوا بێ؟ کورە کاکە گیان ئێمەمانەوێت کەرتی تایبەت تۆزێ پێش خەینی یعنی بە سیاست ئەوەمان پێ نەکرا بە حرب پێمان نەکرا بە کەرتی تایبەت وڵاتەکە پێشەکەی بەسەری تۆ بە عیادەکەش دەری ناهێن چی دەری ناهێنێ؟ دەری ناهێنێ یعنی ڕێژەی چاوەڕوانکراوی قازانج ئەگەر لە جنوبیشەوە هاتووی یعنی نسبەت ڕەبەح کاکەجان من ئەوە نازانم لایە بن باشە لای نابن 500,000 دینارتان غەرامە بۆ نووسم ئەی ناکرێ عایدی جەناب بێ و ئێمەش میوان بین ئەی باشە شتێکی کە ئێمە چەند ساڵە دراوسەین کوڕی باش بۆچی خاترمان ناگری دوو شتێ پێڵێم ئەوە بکە یا ئەم تازە دەوڵەمەنانە زۆریان بۆ بنووسە و با ئێمە تۆزێک کەمتر بێ یا خۆتان پارەکەمان بۆ بن با عیدی خۆتان ناتوانم کاکە ناتوانم دوای ئەوە ئێمە لە چی بین لە کا میزانیە نەبابە ئەمیشە کروزێتەوە یعنی ئەو میزانیەتان نییە نا بابا بۆیان نووسیون بەسەری تۆ 22 ملیاریان بۆ ئیمزا کردوون بەڵام 19 بۆ بیناکان و 3 بۆ پاکردنەوەی ناوشار ملیار ملیارێ چیە ئێ بابە وەڵی حاڵتان باشە دوو هەمین ئێوە ئەو هەموو عەرزەتان تەوزیع کرد هەمووی کرا بە خانوو بەو چاوانە سێ بەشی تەجاوزە ئەی ناکرێ حسابی تەجاوزیش بۆ ئێمە بکەیت و سەرفی نەزەرێکمان لێ بکەی بۆ ئەو کارتۆن و مارتۆنانە ناتوان چاوەکەم گرانە تا بڵاو بۆتەوە ئەڵێ خەتای ئەو عیادە پیس و پەخڵانەی ئێوەیە یعنی ئەم عیادەیەمە ئەوەنە پیس و پۆخڵە بەڵێ حیاتم وتە حیاتم واللهی بەو حیاتمە هەبێ دیارە کەرکوچی جەنابە لێشتان نا ئەم شەو تەلەڤیزۆنی زاگرۆز ئاهەنگێکی خۆشی بۆ کردن واللهی خۆش و جوان و دەستیان خۆش بێ یاڕەبی 1000 دەستیان خۆش بێ بەڵام بەسێ ملاحەزەوە ملاحەزەی یەکەم گۆرانی بێژەکان هەورامی و بادینی بوون ملاحەزەی دووەم جمهورەکەش بینی خۆمان بێ هەمووی خەڵکی سلێمانی بوو ئەی تۆ ملاحەزەی سێمە چی بوو ملاحەزەی سێمەوەیە کە ئێمە هێشتا وەختی گۆرانی وتنمان نییە لەفەرمو چاوەکەم هەستە بڕۆن ئەو بەردەمی عیادەیە پاکەنەوە ئەوە چاوەکەم بڵێن یامانە باری ئینکاری وتمان کۆی ناکەینەوە بزانم چیەکە پاچی ناکەنەوە منیش هەر ئێستا ئەچم مەسرەتتان بۆێنم بەڵام لێرە نەجوڵێن هەر ئێستا هەر ئاوایی ڕەب دانیشین تا جەنابێتەوە نەجوڵێ